سعاد دۆنزە لەگەڵ مونیر سەلیم بن. ئەم کاتتان باش، من مونیر سەلیمم، خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ ئێوەداشا دەمەوە بە قسەکردن و گفتوگۆ لەسەر بابەتی گەرمی ڕۆژ. 7 ساڵ بەر لە ئێستا لە 16 ئۆکتۆبەردا کوردستان کەوتە بەردەم واقعەکی سیاسی و سەربازی نوێ. با بپرسین 16 ئۆکتۆبەر لە چیەوە سەرچاوی گرت؟ 16 ئۆکتۆبەر بۆچی ڕوویدا؟ کێ لە پشت 16 ئۆکتۆبەرەوە بوو؟ ئایا 16 ئۆکتۆبەر هەتا ئێستا بەردەوامە یانە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیانە وەڵامدانەوەیان لەگەڵ زۆر بەڕێز کاک عەلی کەریمی سیاسەتمەداری ناسراوی کورد قساکەم کە جەنابیان هەم شایەت حاڵ و هەمیش ئاگادارە لە بابەتەکانی لەمەڕ کوردستان هەموو کوردستان بە تایبەتی کوردستانی باشوور کە جەنابیان ماوەیەکە لێرن. کاک عەلی کەریمی یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم. ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕە بێ بەسەر با بڵێن 16 ئۆکتۆبەردا. 16 ئۆکتۆبەر بەپێی بازاڕەکانی پارتی بێت، بەپێی ئەوەی کە پارتی با بڵێن بابایەکی با بڵێن ڕقم یەکە ژمارە یەکە لە بەخشینەوەی تۆمەت و با بڵێن دەستی چەوری خۆی بەسەری بەرامبەرەکانە ئەسڕێ و هەروەها پارتی لە ڕاستیا شکستەکانی خۆی بە بەرامبەرەکانی ینی داپۆشێ. ئەمە واقعی پارتیە و تا ئێستش ئەو واقعە هەر هەیە. بەڵام جەنابت لە تەسەوراتی تۆیە هەیە کە پارتی نەک پارتی 16 ئۆکتۆبەر درۆیەکی گەورەیە. با بۆ خەڵک و بۆ تاریخ با بڵێن باسی کەین بزانین بۆچی 16 ئۆکتۆبەر درۆیەکی گەورەیە. لە پێیدا سڵاو لە خۆتان لە کارمەندانی ڕادیۆ گەلی کوردستان و لە هەموو جۆگرانی و بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. حقیقەتێکەیە کە من زۆر جار باسی دەکەم کە بەداخەوە ئەو کارە ساتە گەورەی کە ساڵی 2017 لە 16 ئۆکتۆبر ڕوویدا تا ئێستا کوونێ لێکۆڵینەوە و خەسارناسێکی ئەو تۆی بۆ نەکراوە، ئاکادمیانە، بابەتیانە، سیاسیانە، بەڵگەنامانە بۆی نەکراوە کە ئەو میلەتە لە چاواشەکاری بینە دەرێ و بەشێکی زۆری ئەو کەمکاریە ئەو قسوورێ ئەمن لە دەرەجەی ئەوڵەوە بە هاوڕێیان و برایانی یەکێتی نیشتیمانی دەزانم چونکە زۆرتر مەتەوەجێی وان بوو ئەو بوختانە گەورەیە و دوایە تر بە ڕۆشنبیران و نخبەی باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان پەنجەیان بۆ ڕادەکێشم کە ئەو جۆرەی کە دەبوو بێن ئەو مۆزوعە شیکەنەوە کە چۆن بوو 150 خاچی کوردستانمان ئاوە لە چرکەیەکدا لە دەستداوانە نەکراوە. بەڕێی من 16 ئۆکتۆبەر هاویشتەی ڕێفراندۆمە شومەکەی 2 مانگ پێشتری 25 ئەیلول بوو کە لە شەقی کە بە ئینادی تەنیا شخصی مەسعود بارزانی کرا. 16 ڕێفراندۆم ئێوە لەبیرتان بێت دنیا هاتە سەرخەت کاکە ئەو ڕۆکانە وەختی ڕێفراندۆم نیەن. سەدان تۆهمەتی ناڕەوایان نساری من کرد کە عەلی دژە کووردە، عەلی ئیتلاعاتە، عەلی چی ئەمن هەر ئەوەندە کوتم کاکە کەس نیێت ئەو کوڕە ئەو میلەتە ئەو مرۆڤە زۆڵە ئەگەر بڕوای بەسەر بەخۆی کوردستان نەبێت. ئێوە داوای چی ئەکەن؟ ئەو ڕۆکانە ئەو کاتەنیەکە ئێوە داوای ڕێفراندۆم دەکەن. ڕێفراندۆم بۆچی؟ ئەتۆ لە هەر تاکێکی کورد پرسی بەڵێ بۆ سەر بەخۆی کوردستان، ئەگەر زۆر نەبێت دەڵا 100 جار بەڵێ بۆ سەر بەخۆی کوردستان. ئەمە فقط ویستێک بوو کە خۆی مەسعود بارزانی بە ئاشکرا لێرە لە مەلعەبەکە کوتی ئەگەر گرتی ئەوە گرتی، ئەگەر نەشی کرد بڵن کابراایەکی شێت سواری کەری شەیتانی بوو چی قسانەی کردکە هەمووتان لە بیرتانە. دەی باشە کاک مەسعود ئەوە 6 ساڵ گوزەرا چ بوو؟ دەرهاویشتەکانی ڕێفراندۆم چ بوو؟ ئەو تاپۆڕەشە چیەکەیەوە باسی دەکەن؟ ئەو نیەک مەعاژ نییە، ئەو نیە 10 جار گەڕانەوە بەغدایە، ئەو نیە سەرتانەوی کرد بۆ عەبادی، ئەو نیە دەتان کود لەسەر ئەو تەلەڤیزۆنانە لەسەر ئەو جادانە دەتان کود بەغدامان تەلاقدا تەلاقماندا بەغدا. ئەو لەولایەوە هاواری دەکرد پاسپۆرتەکەتان بدڕەنینی عێراقی، پاسپۆرتی کوردی لە یەکەم وڵات بە پاسپۆرتی کوردی بۆ چۆ دەچێ. ئەو قسانەمان هەموو لە بیرە. خۆ مێژووی زمانی شێخ مەحموود و زمانی شێخ عوبەیدوڵڵای مێژووی دوێنێ کە منداڵەکانی ئەو ڕۆمان کە بوون بە 18 ساڵ هەمویان لە بیریانە. بۆیە بەڕێی من پارتی هەمیشە دایم ئەو سیاسەتەی گرتووە بەهۆی پارەوە
کە پارەیەکی زۆریان هەیە مەسەن نمونەیەکی کە زۆریان پارە هەیە کاتێکە ئەو کارە ساتی ئاژ بەتاڵ لە 75 کرا زیاتر لە 47 میلیۆن دۆلار ئەو ڕۆژەوە دکتور محمود عوسمان ماوە هیوادارم ڕۆژێک لە کتێبەکە قسەکان پێ نەبرم لە کتێبەکە باسی کات و لە ویددیۆی شەهر باسی کات 47 میلیۆن دلاری ساڵی 75 یعنی دەوڵەتان ئەوانە ئەو پارانیان هەبوو و دەکرا نەتەنیا شۆڕشی پێ بەردەوام بکەیت دەکرا شۆڕشی تازەشی پێ دروستکەوە کە کاتێک لە ساڵی 76 هەڵۆکانی قندیل سوونە قندیل و کۆمەڵی مارکسی لەنینی و برادرانی دیکەی بزوتنەوە شۆڕشی نویان دەست پێ کرد بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ سالە 47 میلیۆن دینار کە دەیکردە زیاتر لە 150 میلیۆن دلار سا لەوە 150 دلاریشان پێ نەبوو بەڵام شۆڕشەکان هەڵایستاندەوە باشە ئەتۆ دەبێت ئێستا بین پرسیار بکەین کە ئەوان لەو کاتیەوە ئەهەمیەتی پارەیان زانیوە ئەو بنەماڵەیە لە ڕۆژی ئەوڵەوە هەر ئەو کاتی کە هاتن جمهوری مەهابادیش لە ساڵی 1946 پێم وایە بە خودی باپیریانەوە کە خودی مەلا مستەفا بوو ئەوان دەیانزانی کە پارە مەلا لە مزگەوت دەرکە پارە بکە و هەرچی پێت خۆشە بیکە بۆ چونکە ئەوان بە پارە مەداحیان دەکڕی ڕۆشنبیریان دەکڕی ئێستا شەروا دەکەن یعنی قابلە 16 ئۆکتوبر کە دوێنێ ڕوویداوە لە کەرکووک نیوەی خاچی کوردستانیمان لەدەستداوە ئەو وەز ئەمان هێ ناگۆڕێ حشتی شعبیمان کرد بەو حشتی شعبی کە ڕۆ میلیشایەکی ئاوە بە قووەت لە عێراقێ کاکە کاتێک مەجلیسی حکوم بوو مامزرا لە مەجلیسی حکوم بوو برادرانی دیکە مەجلیسی حکوم بوو عێراقیەکان لەو پەڕی تەواضوع لابوون لەگەڵ ئێمە ئێمە چمان کوتە ئەوان دایان کو بەسەر چاو نەعەم سەیدی بەڵام ئەمە چمان کرد وامان لێ هات کە بە زۆرە ملی وەفد بە دوای وەفددا بنێرین بۆ بەغدایە عیب وە زۆر شوورەیە ئەمە بزانە 2 ساڵ هەر 2 ساڵ 4 پێزمانگەیدا ئێوە خەڵکانێکی ئەلامین باش دەزانن چەند جار وەفد شوێتە بەغدا ئێستاشکەمن تۆ قساکەن وەفدێکی دی بەرەو بەغدا ینی ئەمە عیب نییە ئەمە داوەشین نییە ئەمە ڕزاندن نییە کە تو ئەو میلەتت ئاوە زەلیل کردووە کە خەڵی دێتە سەجادەی جا کاکە مەعاش چی و کاکە مەعاش چۆن چییە ئێمە شۆڕشمان بۆ مەعاش نەکردۆخ ئەو ڕۆژانە جۆم لە کابرایەکی سەرکردایەتی پارتی بوو کابرایەکە ئەوەی نەیبێ عەقڵە ئەوەی نەیبێ عەقڵە چونکە هەموو دەیناسن هاتۆ دەڵێ عەلی ئەو نییە نازام چییە وەڵڵی ناوەکەی دەڵێ ئێمە شۆڕ ئەی بە شۆڕش بۆ مەعاش ئەی باشە کاکە ئەگەر شۆڕش بۆ خۆشگوزەرانی نەبێ بۆ چیە پێم ناڵێ شۆڕش بۆی کە منداڵەکە بۆکو مناڵە دەوڵەمەند بخێنێ وەکو بسێتە مەکتب کوڕی مەسوولێکی پارتی دوێنێ کچێکی مۆدل 75 دەفتەر دۆلاری بە کاش لێ بردۆچۆ بۆ دوبێت ئەمە وامان لێ هات ئەو ژیانە شۆڕژگێرەی کە ئێمە لە هەفتاکان و دەستمان پێکرد ئێستا کوونێ بۆمان دەردەکەوێت کە خودی زاڵمەکە بە سەرماندا شۆڕژگێرەکانن خودی زاڵمەکە جێگای سەدامیان گرتوێتەوە یعنی ئەمە فەرق دەکات کاک مندیجان میلەت کاتێک زەلادەکەی دەبینێ ئاوە سەر هەڵدێنێ وەکو مەڕەکەی کە لە گورگەکەیان ڕزگار کرد کە جەلادەکە دەبینە سفرق دەکات دە ساتەدا خۆبی لەوە ناکاتەوە ئەو جەلادە کووردە عڕەبەسێ بە عەکسەوە ئەم پێم وابێ جەلادەکەی من ئەگە کوردبێ ئێشی زۆرترە زەلادێکی بێگانە پێم وابێ ئێشی کەمترە بۆیە ئەوانە ڕاز ناکەن ئەوانە خەبات بۆ بنەماڵی خۆیان دەکەن و بۆ ئەو کارە لە شکرێکی گەورە کەم پێیان دەڵم مەداح ئەو کادر و ڕێخستن و سوزانم ئەو ڕۆشنبیرانەی کە بە قەولی خۆیان لە دەوریان و ئەوانە ئەگەر ئاخڕەکان لێگرێت بێدەنگ دەبن بۆیە ئەمن دەڵم ئەوانە بەڕاستی خیانەت بەدایکی نیشتیمان دەکەن کە سوور واقعەکە دەبینن 16 ئۆکتۆبروانە بوو ئێمە هەموو دەزانین ئەم بۆ خۆم لێرە بووم لە بیرمە پرس کۆنفرانسێکی گەورە کرا لە نێوانی مەلا بەختیار و کاک نەچیر بارزانی لە دوکان و ئێوە ساغ ببوونەوە بۆ ئەو دەستە سەوری خۆتان بەسەر ئەوە دەژە ئیتفاقەن ئەوەی کە مقاومەی کرد لە کەرکووچێ ڕاستە بێبەرنامەیی بوو ڕاستە هەرچی پەرچی بوو ڕاستە ئەوە کرا ڕاستە حشتی شعبی فرسەتی هێنا ڕاستە عەبادی خیانەتێکی زۆر گەورەی بە خەڵکی کورد کرد بەڵام ئەوەی کە باعیسی ئەوەی بوو کە ئەو خیانەتە بوو بچێتە سەرێتە ئاخرێ حەقیقەت ئەوەیە کە کورد خۆی بوو کورد خۆی ئەوەی کردنا ئێمە خۆ لەبیرمانە ئێوە لە ئیتفاقیەتان کرد لە دوکان و پرس کۆنفرانستان کرد بەڕێی من هەمووی ئەوانە
لەو باشە، کاتەوەستە چاوەی گرکە پێمان هەردوو قاسماندا پێڵاوێکی سێکە، کاک عەلی. ڕێفراندۆم بکەین. باشە لە پێش ڕفراندۆم لە زمانی ڕفراندۆما پێش با بڵێن بە دوو مانگ پێش 16 ئۆکتۆبەر ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی با بڵێن ولاتی متحیدە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نامەیەکی ئومەمی یعنی نامەی هەموو نەتەوە یەکگرتوەکان بە وەزیری دەرەوە ئەنێرێت کە تکایە ئەمە مەکەن تا 2 ساڵی تر وانە دوای 2 ساڵەکە ئێمە بە پێی مادەیەکی مەجلیسی ئەمنی دەولی ئێمە قەزیەکەیەوە لەگەڵ عێراقا حەلەکەین و ینی ئەگەین بەلایەکە کاک مەسعود وتی ئەمەە ینی هین ناکەین وانە ینی هێن حساب بۆ کەس ناکەین وایوت باشە سای بۆ کەس نەکرد ینی پارتی کاک عەلی سەرۆکی پارتی فەرماندەی هێزە چەکدارەکانی کوردستان بووە بە دوو مانگ بەر لەوە ئێران ئاگاداری کردێتەوە لەو جموجەڵانەی کە هەی بووە خوات و داروبرد و ئەمانە لە کتێبێکی برادێکات دەبەنەمی تا باسماکە بە تەفاسی پارتی فەرماندەی هێزەکان بووە هەموو با بڵێن حکوومەت و فەرماندەی و ینی فەرماندەی هێزە چەکدارەکان لای پارتی بۆ پارتی بۆچی ئەگەر یەکێتی ڕایگەر پارتی دیفاعی نەکرد زۆر ئەوەیە خۆ تا ویدۆکان هەن کاکە ئەوێ ڕۆژی 16 ئۆکتۆبر کە ئەو هەڵاو گرمەیە ساز بوو هەمووشی لەوەی ڕێگایان بۆ خۆش بوو کە یەک لە برادرانی خۆمان تەسریحی زۆر پەلە و ناموبارەکیاندا بەڕاستی ئەگەر لە بیرتان بێ ئێوارەکەی ئەوە حقیقەتێکە کە ئەوان هەموو دەزانن کە کەما کەتوکی نیوت ئەگەر ئەوان بابێن و ئێمە شاوەڕیان دەکەین و ناحق نەکەین فەرماندەکانی ئێو لایە شەروایان دەکوت کە کەوتبوو نەژێت ئەو هێژمونی کە نەبادا مەسعود شتێکی زانی بێت و ئێمە وە درەنجە بکەوین و ئەوانە بە هەر ڕفراندۆم بکەین کاک منیرجان حقیقەت ئەوەیە ئێوارەی ڕۆژی 15 مانگ ئەگەر برادرانی خۆمان سووربان لەسەرەوەی کە ناچن بۆ ڕێفراندۆم ئەو کارە ساتەنە دەقومە و ڕێفراندۆمیش نەدەکرا بەڵام حقیقەت ئەوەیە کە کۆمەڵک برادریش لەو موقعەتەیدا ساغ نەبوون ساغ نەبوون کاک عەلی خۆ من ئێستا دیفاع لە یەکێتی نیشتیمانی ناکەم بۆ ئەوەی کە مەسەڵەن ئەوە یەکێتی نیشتیمانی جەنابی مام جەلال نەخۆش کەوتو بوو بەڵێ وای بوو نەخۆش کەوتن جەنابی مام جەلال هەم بۆشایی لە بەغاو هەم لە ناو کورد و کوردستانی شا بە ئێستاشەوە لە کوردستان ئەو بۆشایە هەر زەختە لەبێتەوە ڕۆژمەڕۆژ یعنی یەکێتی با بڵین بووبوون بە دوو بەشەوە لە ڕاستیدا بەشێکی لەگەڵ بوو قاعدە و قواعد یەکێتی لەگەڵ نەبوو قیادە یەکێتی بەشێکی لەگەڵی بوو بەشێکی زۆر کەم و قیادەیەوە بەڵام بەهەرحاڵ خۆ ئەگەر هەمووشی لەگەڵ بێ دوجار با بڵێن بادرە الئەمر پارتی و مەسعود بەرزانی بوون ئەوێ ڕۆژێ بەرپرسی کارگێڕی مەکتەبی سیاسی ئەگەر کوتپای نەخێن ناچم بۆ ڕێفراندۆم نەدەکرا معلوم بوو ڕێفراندۆم بە تاقیتێنە بە مەسعود بارزانی نەدەکرا هەر ئەو دەبین نەدەبوو بە ڕێفراندۆمێکی شەرعی ئێستاشی لەگەڵ بێ دەستکەوتەکانی ڕێفراندۆم بێ زەحمەتوەرن بارەسەر ئەو مێزەی داینی بزانین دەستکەوتەکانی ڕێفراندۆم چیە کاک مەسعود با بزانین چی گۆڕاوە لە ژیانی کورد بزانین چی ئەمە تاپوی ڕەش ئەدی ئەگە ئەو ڕۆژە ڕەشە بەکارینێنی کەی بەکاری دێنی هەر خۆ کاک عەلی پارتی ئەگەر با ببیت جەناب و بینەران و بیسەرانیشی بێنمەوە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ ینی هەر دوای ئەوە یەکسەر با بڵێن دوای با بڵێن شازدەوتی با بە ئێمە بۆ ئەومان نەکردووە و کاک فازڵ میرانی هات بە عەرەبی وتی من بیرمە بە مزاکەی وتی من لە تۆ عێراقیترم هەر دوای 3 ڕۆژ بەمەستم ئەوەیە کە میلەت ئەوانە فەرامۆش دەکات نە بەڵام ئەوەی کە چەواشەی دەکا ئەوەی کە ئاوەژووی دەکاتەوە مەداحەکان ئەو توێژە زۆرن کە لە دەوری مەسعودی بۆ پارە کۆبوونەوە و بۆ مستەفید بوون کۆبوونەوە بۆ عەرزێک بۆ سەیارەیەک بۆ نازانم بۆ چی بۆ ئەوە کۆبوونەوە بۆ چەند ئانە دۆلارێک کۆبوونەوە و ئەوانە خائینی دایکی نیشتیمانن چونکە ئەوان وەزیفەیانەیە مادام خوێندەوارن مادام بەخۆیان دەڵن ڕۆشنبیر وەزیفەی وان ئەوە نییە مەداحی بکەن
بۆ بنەماڵەیەک مەداحی بکەن بۆ سەرۆک عەشیرەتێک ئەوان وەزیفەیان ئەوەیە کە بێن ڕێگای ڕاست و ڕەوان ڕێگای ڕۆشنایی بە میلەتەکەی خۆیان بڵن بەداخەوە بەو هەموو پارە زۆرەی کە ئەوان بە درێژایی ئەو هەموو ساڵە هەر لە 75ەوە کە کۆیان کردێتەوە ساڵی 75 ئەرزم کردی 150 میلیۆن دۆلاریان برد لەگەڵ خۆیان بردیان و ئاودیویان کرد و کەس نازانێت چی بەسەرات و ئەم شۆڕشە فەقیرانش بڕوان پێ بکە ئێمە لە ڕۆژهەڵات بە شان بە کۆڵ ماون خەڵک بە کۆڵ و بە شان ئارد و دانەوێڵەمان دەبرد بۆ ناوزەنگ و بۆ قەندیل بۆ ئەوەی کە برادرانی کە شۆڕشی نوێیان هەڵایسان بوو بتوانن نەمرن لە برسان ئێمە دەرمان سوزانم قوتوی خۆراک ئەوانە 150 میلیۆن دۆلاریان برد لەگەڵ خۆیان ئەوانە کەی دایکی نیشتیمانڵی دایکی لە ڕۆژنامەی کەیهان من لە ڤیددیۆکم بینی بە سەوت و سوورە مەلام سەفا ئەڵێ لە کەیهانیش بە مانشێت نووسرا بوو ئەڵێ ئێمە شاهەچی ئەفەرمێ ئێمە واکەین و لە ڤیددیۆکیتی مەلام سەفا شاهەیە ئەڵێ بە حیاتی ئێمە داوای سەر بە خۆیمان نەکردو بە حکومەتی عێراقی ئەڵێ بە حیاتی داوای دەوڵەتمان نەکردووە دەمیان کردو کاکە ئەم عەشیرەیە کە بە عەشیرەی بارزایی ناسراون حقیقت ئەوەیە کە بە درێژایی مێژوو خۆ شۆڕشەکانێتە دوور و درێژ دێن کاکە بە درێژایی مێژوو ئەوانە خەباتیان بۆ گەڵی کورد نەکردووە ئەوانە خەباتیان بۆ بنەماڵی خۆیان کردووە و مەلا مستەفا و کوڕەکانی مستەفید بوون ئێستا ئەو ڕۆکانە وەرە باسەیری ئەو شۆڕشە دوور و درێژە بکەین لە ساڵی 76ەوە کە جارێ قیادە مۆقەتە بەشێکی زۆری ئەو شۆڕژگێرە گەنج و مارکسی و کوڕە گەنجی جامعە و ئەوانە کە من زۆربیان برادرم بوون خۆ ئێستا خەڵکی وەکو کاک مەلا بەختیار و وەکو برادرانە ماون کە ڕاستە کاک نوشیروان و مامزران ماون بەڵام چەندانەیەک ئەوانە ماون ئەوانە دەتوانن بێن شایدی بدەن لەسەر و مێزەی تۆ کە ئێمە چەند دڵمان بەو شۆڕشە خۆش بوو کە لە ساڵی 76 هەڵایسا وە چەند دڵمان شکا وە چەند تووشی خەیبەت ئەمەل بوون کاتێک لە 78 کارە ساتی حەکاری خەوما ئەوانە لەگەڵ هەموو ئەو دەرەبەگ و عەشیرەتە دواکەوتوانەی باکووری کوردستان دەستیان نادەستی یەکتر بۆ لە ناو بردننی عەلی عەسکەری و دکتور خالید بابە شێخ و ئەوانە و زیاتر لە 600 پێشمەرگە کە پێشمەرگەی نوێ بوون شۆڕشی نوێ بوون هاتبوون زۆربیان تەلەبە بوون زۆربیان تەلەبەی زانکۆ بوون هاتبوون دەستیاندا بوو بە شۆڕشێکە شۆڕشەکەی مەلا مستەفا کە ئاش بەتاڵی کرد با بەردەوام بێت کەچی ئەوان هاتن هەمووی ئەوانەیان سار کردەوە هەمووی ئەوانە تەسلیم بوونەوە هەموویان خۆیان هەڵدا لە هەڵدێرەکان و زۆربیان کوژران کاکە ئەوانە ئەو خیانەتە گەورەیان لە دەستپێکی شۆڕشی نوێدا کرد کە بە میلەتی کورد و ئەوان بۆ ئەوە نەبوون ئەوان بۆ خۆیان ئەو کاتی ئەمن بۆ خۆم تەلەبە بووم دەزانم چەند جاریشم باس کردو لە زۆر بەرنامەدا ئەمن لە تەورێز مناڵە بارزانیم دەدیت لە سەرمان ڕق دەبەوە منداڵە بارزانیم دەدیت کە سواڵی دەکرد بەڵام ئەوان لە وێلاکانی کرێت لە خزمەت شای ئێرانێدا بەو پەڕی خۆشگوزەرین دەژیان ئێستا ژوایە ئەو شۆڕشە دوور و درێژە ئەنفال هەڵەبجا چی کراوە لە کورد لە ساڵی 76ەوە ئەوڕە چه مستەفیدە ئەوڕە چه لی بەهرەمەندە پارتی بەشێکی پارتی هەمووی ئەوانە بزانە ئەو ڕۆکانە منداڵە فەقیر ناخێنێ مەعاژ نییە منداڵە فەقیر لەسەر کۆڵانە بەڵام بڕۆ بزانە منداڵە دەوڵەمەند هەمووی لە مەرەسەی پرایوێت و ئەوانە لە مەکتەبی ئەهلی دەخێنن بەڵام منداڵە فەقیرەکە ئەوە ئەستاوە دوو مانگی چوو یعنی ئەمانە کەی دڵ بیران لە میلەت کردوێتەوە کەی ئەویان کردووە ئەو جارەکانە ئەتۆ میلەتە سار کردەوە لە مەسەلەی ڕفراندۆمدا میلەتت وا لێ کرد کە ئیتر بڕوای بە حیزب نەمێنێ بڕوای بە دڵسۆزی ئێوە نەمێنێت وە کاتێک ئەتۆ لە پایتەختە گەورەکانی دنیادا دەچی من ئەسپی 12 میلیۆن دۆلاری بۆ منداڵە پچووکەکەت دەکڕی ئەتو بەڵام منداڵی ئێرە لە برسان دەمرێ منداڵی ئێرە جانتای مەکتەبی پێ ناکردێت قەڵەم و دەفتەری پێ ناکردێت ئەتۆ دەچی لە گەورەترین ئاکادمیای دنیاە دەچی شوێن بۆ کوڕێکی 17 ساڵت دەکڕی کاکە ئێوە کەی لەگەڵ میلەتی کورد بوون ئێوە ئەو جارەکانە من داوا دەکەم لە ئەو میلەتە بێن تێفکرن کاکە ئەوە چێ بوو لە 16 ئۆکتوبر هەڵدەهات ئەوە کەمال کەرکوو چی بوو کە فەرماندەی محور بوو وانە بوو کاکە خۆ من نایڵم کاکە ئەوە دەکات ئەو جارەکانە ئەتۆ دەڵێ دەراویشتەی 16 ئۆکتۆبر لە شۆڕاهات ئەمە پێت دەڵم هەمووی ئەوانە لەوە ڕاهات کە
یەک بریاری زۆر سەخیفانە لە ئەویش چیە مستەشارێکی هێنابوو کابراایە کە جاسووسی حەوت دەوڵەتانە لێڤە شتێکی ئاوایە هات ئەتۆ هەموو هێلکەکانت دەسەوەتەی ئەو کابرا جوولەکە کە فقط بازرگانی دۆلارە بازرگانی پارەیە خودی دەوڵەتی فەڕەنسا لی بێزارە ئەتۆ ئەوە تێنا لە لای سەرەوە دادنا لە سەری ڕەش بە دەورت دادەهات و دەچێت تۆ بە دەوری دادەهاتی دەچی پێدوا بوو ئەوە ڕفراندۆمەکە و سەربەخۆیی کوردستان و پاسپۆرتی کوردستان دەچیرفانی ئاغای هێنریدایە کوڕکاکە ئێوە هەڵەتان کردووە ئەوڕە تۆ هێڵەیەک دەکەی ئەلم تەلەڤیزیۆنە بێ لە پشتی هەڵەکەت بوەستی باشە کاک عەلی بۆچی مەسەن کاک مەسعود وتی من ئەگەر ئەوە نەبوو ینی دەوڵەتم دروست نەکرد و گۆزان سەربەخۆنم و ئەوە لە ملم بنوم بڵێن کابراایەکی شێت بوو لە سواری باشە بۆچی دادگایەک نییە بۆچی ئێوەی ڕۆژنامە ئێوەی خەڵکی ڕۆشنبیری کورد مەسەلەن ئێوە نایەن مەسەلەن کورد مستەفیدی هەیە کاکە دادگایەکی لانیکەم ئەخلاقی بۆ دابنێن کورد مستەفیدی هەیە ڕۆشنبیری نییە کاکە منیژام سند جاریشم باس کردو بڕوان بەوە نییە ڕۆشنبیر نابێ مستەفید بێ ڕۆشنبیر بێت واقعی میلەتەکەی بە میلەتەکەی بڵێ ببێتە چرایەکی ڕووناچی مەشعلێکی ڕووناچی بەرپێی تاریکستانی بەردەمی کۆمەڵانی خەڵک حقیقەت ئەوەیە کە بەشی زۆری ڕۆشنبیر کە دەبێت قسە بکە دەبێت بێت بەس نەک عەلی کەریمێک دەبێت ئەو ڕستەدان عەلی کەریمی بێت لێرە قسام کە بڵە کاکە چاواشەکارێکی گەورەیە خۆڵ بە چاوداکردنیەکە ئێمە هەر ئاوە بە ئەهوەنتا کاک سادق و پشتیوان و ئەتۆ کاکە تۆ مەلای چت بەوانە داوە یا مەسەن کەماڵ کەرکوچی بێ قسام بکە ئەوانە هەموو عالم قسە بکە کەماکردی قسەنەکە کاک عەلی چونکە ئەڵێن بە ببوورە بنواڵێم لە حضوری جەنابتا و لە حضوری بینەرانە ئەڵێن بە ماکسی ژنانەوە بەجلی ژنانەوە ڕای کردووە والله يعني باشە کار منی لێرە خەڵک پێر ببوورە واڵم بە ئەدەبی ناکەم لە ڕووی جەنابت و خەڵکی شاب یان لێرە خەڵکی سلێمانی کە پێر ڕابێرێ ئەڵێ بۆ کوردستانی کەمال کەرکووکی قەناسەکەی تیا تەقی نەکردووە ئەتۆ پێشم بڵ تۆ گەربی ئەڵانەکانە بین پای حەق و حیسێ بە قەولی نا بۆچی خەڵکێک لەمە ناپرسێتەوە کاک مەسعود بەزانی جەنابەت دواد ود زەحمە نەبێ وەرە تەحملی مەسئولەتی نەتایج بکە کاکە تۆ قایدی قواتی مسلحەی کوردستان بووی باشە ئەتۆ ئەوەی مەڵێ ئەتۆ فەرماندەی گشتی بووی شەڕێک خراپ نەتیزەی دەبێت دەبێت پسیەخە چێ بگری ناوێت پسیەخی فەرماندەکە بگری کار مەسۆ تۆ لە سنگەرەکاندا دەسووی نمایشت دەکرد بە کەوا پانتۆڵەکەت لە خاچەکەت تۆزی وێ نەکەوت و کاکە جان ئەوە دەستکو پێشمەرگەیە لە سنگەردا نووسم ئەو درویانە بۆ دەکەن بۆ خەڵکی ئەتۆ کەی لە سنگەردا نووسم ئەتۆ پێشمەرگە بووی با پێت بڵم کاکە جان ئەتۆ تا ساڵی 58 با پێی بڵم پێشمەرگە نەبووە تۆ تا ساڵی 58 ئەو کتێبانش دەنووسی دەیان هزار لا پەڕەمەدا حەکانت بۆت پڕ دەکەنەوە زوزوتنەوەی کورد جلدی یەک و بەرگی یەک و بەرگی دوو و بەرگی سێ و بەرگی سێ و بەرگی چوار و بەرگی پێنج بە هەمووی پڕە لە درۆ ئەتۆ کاکە ئەتۆ لە تا ساڵی 58 کە عەبدولکەریم قاسم ئەو پیاوەتەی کرد و مەلیکی ڕووخان ئەتۆی هێناوە لە سۆڤێت ئەتۆ کاک مەسعود تۆ لە ماڵی باپیرت گەورە جاشی کوردستان لە ماڵی باپیرت ژاوی لە بەغدا ژاوی لە باشترین مەکتەبەکانی بەغدایە ئەوە تا تەمەنی 11 ساڵیت لە یەکمانجی لە سابلاغی لەدایک بووی تا 58 ئەتۆ لە باشترین مەکتەبەکان و لە باشترین دیوەخانی باپیرت محمود ئاغای زێباری و ماڵی زێباریەکان ژیاوی ئەوە دواوی بابت هاتۆتەوە بابت بۆ بە سەرۆکی حەرەکەی کوردی جابزانە کوڕی سەرۆکی حەرەکەی کوردی دەبێ پەنجەی لە لۆکەی ناسکتر بێیاننا خۆگە چاو لە پەنجەکانی کەن پەنجەی زۆر ناسکە باشە ئەتۆ ئەو پێشمەرگەت لە چێ بەڕاستی بەسا ئەتۆ پێشمەرگایەتیمان سوک کردو کاکە بەڕاستی پێتان دڵم پێشمەرگایەتی دوای ڕاپەڕین معنای نەماوە لە لای من پێشمەرگایەت نە لە ڕۆژهەڵات نە لە باشوور پێشمەرگایەتی معنای نەماوە ئەوەی کە ئەو ڕوو معنای هەیە گریلایە لە باکوور ئەوی دیکە کاکە ئێمە هاتوین خۆشگوزەرانی دەکەین ئێمە هاتوین لە خۆشگوزەرانیدا دەژین ئەشهد بلا پێشمەرگە لە قەندیل پێشمەرگە بوو 78 و 79 ئەشتاکان پێشمەرگە پارتیزانەکانی گەرمیان پێشمەرگە بوون بەڵام دوایەوە دوێکی پێشمەرگە معنای خۆی لە دەست داوە ئەو زابەت تایبەت بۆ کاک مەسعودی ئەتۆ دوایویش کە شۆڕشی ئەیلول بە قەولی خۆتان شکستی هێناوە ئاشک بەتاڵی کردووە ئەتۆ ڕۆشتی بۆ کەرەجێب
یەک بە یەکەم لە کەرەز لە بەردی وەخانی شائاریامێری ئێرانە ئەتۆ ژیاوی لەوێ لەو پەڕی مەدام سەفا خۆی واڵێ ئەڵێ ئێمە شا فەرمانی داوە دەستوری داوە کە ئێمە نامان دەدات دەمانژێنە هەردەك دێرەکە واڵێ من دەزانم من مقالێکم نووسی لەسەرەوەی کە قیادەمەوە قەتە چۆن پەلاماری کوردی ئێرانیدا ئەو جارەکانە ئەتۆ لەوێ ئەتۆ هاتووی لەو پەڕی خۆشیدا ژیاوی دوای هاتووی قیادەمەوە قەتتان دروست کردووە لەگەڵ کۆمەڵک برادری دیکە دوای پەلاماری یەکێتی نیشتیمانی شارژمێتاندا تۆ هاتووی پەلاماری حەکاری داوە دوای هاتووی دموکراتی و کۆمەڵەت کردە ئامانجی خۆی لەبەروێ کە لە لای حکوومەتی تازەی ئێرانە خومینی و ئاغای بازرگان وانە پتوانی نەسریەکەی ئاش بەتاڵت وەربگری دوایویش هاتوویەوە ئەتو هەر لە کەرەش هەیەە ئەوزارەکانە ئەتۆ پێم بڵێگاتەکەم ئەوە بۆشی کردیەوە بۆم لە هەلازیدای باشە دوای لەنەوە دوێکی کاگنوشیوان بە زۆری لە خاسمە ڕۆژکوتی بابێتەوە بەرەی کوردستانین ئەمە خەڵک ڕانێ ڕزگار کرد خەڵک ئەوە دەسێ پەلاماری ئەم نەسوورەکەی دەدا کاک ئێمە لێرە دەکەین با پێی بڵێن بەو کابرای بێتەوە تاوە کاک بەختیاری برای ماوە کاک سەلات چاوشین ئەمری خوای کرد لە خزمەتی کاگنشوانیدا ئەو دەمی لەوێ بوون لە خاسمە ڕەشی کاگنشوان هاوار دەکات دەڵە کاکە هیچێک پسێ بانجی کا بێتەوە بڕۆین عیبە ئێمە بەرەی کوردستانین ئەو ئیلتزامی هەبوو بە بەرەی کوردستانیەوە کە ئەساس ئەو کاتی کاک مەسعود سەرۆکی بەرەی کوردستانی بووە ئەی باشە ئەتوو بە زۆری هاتوویەوە بەسەر ئەو ناز و نیعمەتەدا کەوتووی مامزەلال دەست بەجێ بە تەلەفۆن و بەسیم و بە بیتەل کوێتی کاکە سەری ڕەش بۆ کاک مەسعودی بەجێ بێڵن ئەتۆ لەو دەبەوە لە سەری ڕەش دانیشتووی کاکە ئەوەی لە سەری ڕەش دەگوزەرێ ئەگەر ڕاست دەکەم بۆ دەیشارنەوە ئەگەر ڕاست دەکەن هیچ سوڵتانێکی عوسمانی هیچ سوڵتانێکی سەفەوی هیچ سوڵتانێکی قەجەر هیچ پادشایەکی قەجەر ئەوەی هەبووە ورن بابە بە خەڵکی نیشاندن ورن ڕگا بکەنەوە وەک چۆن دەباشان هەموو ڕۆژە خەڵک دەستێ و دەیبینەوە ئەوەی ڕێوە ڕۆژنامە و دەستن و کابراشتان پێ بۆ کەس ناتوانێت بۆ کەس ناکرێت تەنیا کەسێکی کە چوو ڕسمەکانمان دیت ئاغای لاریجانی و ئاغای سەحرارودی قاتڵی دکتۆر قاسملوی بوو کە ماڵی مەسعود بارزانی دیت دەنا خەڵکی دیکە چێ دیوێتی بە غێرز ئایلەی خوان ئەو جارەکانە ئەوە پێشمەرگایەتە کرد ئەو زمان باوەڕ بە تۆ بکەم کە لە مەسەلەی داعیشدا ئەتۆ لە سەنگەردا نووسوی ئەو زاتوێ دەڵێ کاکە ئێمە لە کتێبەکەیدا دەڵێ ئێمە شنگارمان بەجێنێش یەکێتی و پەکەکە بە شنگاریان بەجێش کورەکە دوێنێ فێرێ بوو ئەو ڕۆژنامە لە عیبەترەوە کەسێک بەخوا لە عیبەترەوە کەسێک دوێی پێ ینی شنگال دوێنێ و ئەوە شنگالەکان وڵی چاویان ماڵی جوانەی مێتیوی بەفرین بینیم بۆ شۆڕاکەن و بەڵێ زلانە بۆ چۆڵا دەکرد ئەوجار ئەگە تۆ ڕاست دەکەی ئەوە ساعدی بۆ بە ئەژنۆ بە پێخواسی چوی بۆ خێمەکەی ئەگی سەرکەوتی و چوی فەرماندەکەی پەکەکەی کە شەهید دەستی خەریک نەبوو دەستی ئەو برادری پەکەکە ماچکە ئەوان نەبوو بۆ ئێستا چۆنە لە کتێبدا دەنووسی چۆنە کاک پاڵەوەی وت هەر لەم دوێنە پێرەدا کۆمەڵانی خەڵ دەوێ بزانن کۆمەڵانی خەڵ دەوێ بزان ئەوانە دوورەندیشن بیر لە دو ڕۆژ دەکەنەوە تەجروبەی موساد و ساواک و ئەو پادشا کۆنانەشیان هەیە دەخێننەوە باش کۆمەڵک مەداحیشیان هەیە نەسیحەتیان دەکەن هایقەت ئەوەیە دەڵە بنووسن ئێستا با پۆخڵەوات بێت با درۆ بێت بەڵام 20 ساڵی دیکە ئەم منداڵانەی کە پێدەگەن ئەوانە زەلامێکی پارتی هات بۆ لای جەنابەت کاک عەلی وتی کاک عەلی ینی لە شوێنەکەی خۆت ناوی نانم شوێنەکەی خۆت وتی من هەموو جارە 20 دلار وەرەگەم لەسەر کۆمێتێک دژی تۆ قسەکەم لای پارتیەوەوە چییە ئەمە لە ڕێفراندۆمدا منیان کردە جاش منیان کردە ئیتلاعات گوتی قواتێک کردا ئەوە سایتە ڕسمیەکانی پارتیدایان نووسی بازنیوس خواکوڕک K24 پارتی هەڵ بولاتە وتی چی زابۆ دەجەرمەوە ئەمە دەهاتن هەموو ڕۆژە بەدەیان مەسەلەن ڕسمێکیان فۆتۆشۆپ کردەوە کە ڕسمەکە حەسەن عەلەوێ دەڵەوە عەلی کەریمێ دەستی دەستۆی سەدامی لە پشتی سەدام حوسێن ڕاوەستاوە لە ساڵی هەفتاوە کاکە ئەوڵان ئەمە تەبەری بن ئەوە ناکەم ئەم بۆ پسمە لای سەدام حوسێنی ئەمە نەسەرکردە بووم ناسەرکردەی کۆمەڵی بووم نەسەرکردەی دموکراسی چون بۆ لای سەدام عیبە بێ بازانی زۆر عیبەیە یانی یەکەم کەس لە کوردستان ینی سیوەکی ئاپاکە ئەو جارەکانە هەموو ڕۆژێ ئەو فەیسبووکە ئەمدام خز لە داخن جارێ جنێویان مەسەلەن بەژن منداڵم دەدا زەین جنێوی پیس یا مەسەلەن سمێڵ چی ئەمن دەڵێم کاک مەسعود بڕوان پێ بکە بەو کوردستانی کە تۆ باوەڕت پێی نییە
بەڵام من لە منداڵێەوە بە لای دایکم بە کوردستان پەروەردەکراوم ئەمن بە چوار پارچەی کوردستانی کۆمەڵی ژێکاف پەروەردەکراوم بۆ کوردستانە ئەوەی پێت دەڵم ئەینی هەیقەتە کادری پارتی بە منی کتۆ کە ئێستا ئەو ڕۆژانە بیستومە کە زۆر پارتی نەماوە دی کاگەلی ئێمە خەڵکی سەرجات دەبانگ دەکەین دەڵێن بڕۆن هەر کاتێک عەلی کەریمی قسەی کرد جامەستان عەلی کەریمی ئیدی کەش بڕۆن ئەکاونتێک بکەنەوە و جنەی پێ بدەن بەس بڵە جاش بەس بڵە ئیتلاعات بەس بڵە ئەحمەدی نەژاد بەس بڵە قاسم سلەیمانی پیاوی قاسم سلەیمانی ئەوەندەی بکە ئاخری مانجێ چەند دانە کومنتت کردووە بهێنە بۆ لق بۆ هەر کومنتی $20 دەدەینێ کوورە کاکە کارە ساتە پارە و پولی ئەو میلەتێ ئەتۆ لە چۆت بووە بۆ کومنتێکی حیز بۆ عەلی کەریمی دەنووسرێت ئەتۆ $20 بدەیت ئەخەن تۆ لە چۆت بووە مەگەر پارێ و میلەتەیە ئەتۆ لە چۆت بۆ دەسی ئەسپی دەمێت چۆن هەچی سەروەت و سامانی ئەم نیشتیمانە هەیە لای پارتیە کاک عەلی کەریمی چۆن لەکوێ بوو خەتای خۆمانە ئەرێ من ڕۆژێک لێرە بە مەکتەبێکی سیاسی یەکێتی نیشتیمانی وتم خەتای یەکێتی نیشتیمانی هەیە وتم کاکە ئێوە هێشتان پارتی قاژ ڕاکێشێت دەنا پارتی قاچی نەبوو بۆ ڕاکێشان کاکە تا ئەوان ئەو ڕۆکانە بەیانی لە دوانی پشتیوان سادقم دیوە کە لەسەر 16 ئۆکتۆبر قسە دەکات کاک پشتیوان پیاوی چابە تۆ لەگەڵ ئۆقاف و مۆقاف کارە دەکەی تۆوە ئیشی تۆ نییە ئەگە ئیشی تۆش بێ ئینسافت هەبێت ئەتۆ دەزانی کە 16 ئۆکتۆبر چۆن ڕووی داوە 16 ئۆکتۆبر تەنیا کەسێک کە دیفاعی کرد لیوایەکی هێزی هەفتا بوو لیوای 102 بوو 112 بوو زیاتر لە 60 چەند شەهیدیان داوە پێم بڵە بزانم ئەتۆ لە چۆ بووی کەماڵ کەرکوچی پشتیوان سادق تۆ لە چۆ بووی ئەدی جەماعەت خۆتانخەرێکی دزداشەیەک بوو ژنانن بیدۆزێتەوە خۆتاندانە بەس بووکەوە دەسیم بۆ جپەی خۆتاندانە بەس بووکەوە دەسیم بۆ جپەی شەڕی هەشتی شعبی یەک پرسیارت لێ بکەم کاک ئەوە داخی باشوورە بەڵام وەرە با داخی ڕۆژڵاتێک بە کورتی من کاتی بەنامەکەم دووسێ خولێکیشی تێپەڕیوە بەڵام باسێک بکەم ینی بۆچی ئەوە عیبەیە کە لای کەمالکەرکووکی حەقی خۆی دیکە کە کەمالکەرکووکی ئەگەر وانەکە پێم بڵێ ئەتوانێت چی بکە لە دنیاە حیج خۆ بەخوارەکە نەکە بابێک لێ حیج ناتوانێت پیاەکی ناشرین خۆی هەڵواستیەوە بە عەلاگێکی ناشرینتری پارتیە ئەوە وازی لێ بێنە بەڵام ئەوەی کە داخە لەسەر دڵ یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مام جەلال ینی لە سەردەمی دروستبوونی بە ساڵ دو ساڵ پێش با بڵێن چەند ساڵی پێش هاتنی کۆماری ئیسلامی ئێران با بڵێن شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە دوای ئەوەش ینی پارتی چەند خەڵکی ڕۆژهەڵاتی نەکوشت چەند بە دوای شۆڕژگەڕەکانی کۆمەڵ و دیموکراتان نەگەڕا کاکە سەرکردەکان پارتی کاک عەلی جەنابەت ئەبێ باشتر بزانی بۆچی ئێستا دیموکرات و کۆمەڵە بوون بە مەقاش و دەستێشی ئەوە گلێکی گەورەیە لەلایەن منیشەوە زۆر هەیقەت ئەوەیە کە پارتی سەرکردەکانی دموکراتی لە 68 کوشت سلێمانی معینی و خەلی شەوباش و مەلا ئاوارە شەر بەفیتی ئەوان لە شایعدامی کرد زۆرێک لەو شۆڕژگەرانەی سەرکردەکانی 67 و 68 سەدەی ڕابردوو تەسلیمی ئێران کرانەوە تەسلیمی شاکرانەوە لەلایەن ماڵی بارزانیەوە و خودی سەرکردەیەکی وەکو سلێمانی معینی دەنێو خودی مەقڕ و دیوەخانی مەلا مستەفایدا کوژرا ئەوانە هەمووی مێژووی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە و بە درێژایی ئەو ساڵانە دوای وەی کە کوردەکانی ئێرانە پاشەکشیان کردو بۆ خاچی باشووری کوردستان لە ساڵی 92ەوە پێش ڕاپەڕین دوای ڕاپەرینیش هەر لە منتەقەی سەوز بڵین لە منتەقەی بڵین کە سەرکردایەتەکەی بەدەستی یەکێتی نیشتیمانی بووە یا خودی بە ڕێز مام جەلالی ئەوان ئەمە لەوێ حاواوینەوە یا لە کۆیە بوون یا لە زەرجۆز بووین لەوێ حاواوینەوە لە نان و ئاو لە هەموو شتێک و لە ئیمکانات و لە ڕێگا و بان و لە مەکتەبی مندا
منداڵانەوە ئەوە لێرە تامین کراوە بەڵام بەداخەوە دوای نەمانی مامزەلال بەداخەوە ئەو برا کۆنانەی من ئەو هاوڕێ کۆنانەی من ئەو هاوڕێیانەی کە ڕۆژێک لە ڕۆژان هاوخەبات بووم لەگەڵیان زۆر زوو جێڕەکەیان گۆڕی و بایان داوە بۆ ئەوەی کە مامزەلال نەماوە کە ڕوویان تێبکە و مامزەلال نەماوە کە مستەفیدیان بکە هەستان چون ڕوویان دە هەولێرێ کردەوە و ئەو جارەکانە مەرایی و ئەو جارەکانە ڕووپامایی دەستان کرد بە پێدا هەڵدانی کاک مەسعود بارزانی کە ئەمن دەزانم ئەگەر کەس نەزانێ کوردی ئێران بە کۆمەڵەش و بە دیموکراتیشەوە ڕۆژێک لە ڕۆژان عیبەیە بۆوان چونکە قیادمەوە قەتەم لە کۆمەڵی کوشت هەم لە پارتی کوشت لە حیزبی دموکراتی کوشت ئەو ڕۆکانە بە خاتی 4 ئانا 4 ئیمتیاز 4 مقڕکردنەوە لە هەولێرێ دەچین ئاوا قەرەکانیشی بە فیتی ئێستا کۆماری ئیسلامی ئێران عقدێکی لەگەڵ حکوومەتی عێراقیان نەکردووە بۆ پاراستنی ئەمن و ئاسایش یەکەم کەس پارتی حەسەن یێزدان پەنا و ئەوانەی چەک نەکرد کۆمەڵە دیموکراتی چەک نەکرد ئەوە با بڵین نمایش بیان نمایش نەبێ بەڵام ئەو ڕۆکانە بۆ ڕێبواران و بۆ هاوڕێیانی مامزەلالی بۆ هاوڕێیانی هەڵۆکانی قەندیل کە من دەزانم زۆریان زەحمەت کێشا زۆریان ئەوە کرد فیداکاری کرد زۆریان یارمەتی هەڵۆکانی قەندیل لە ساڵی 1970 و دواتریش بەڵام مامزەلالیش دریغی نەکرد لە یارمەتی ئەوان وە لەسەر لە قازمانەوەی ئەوان بەڵام ئەو ڕۆکانە بەداخەوە بەشێکی زۆر بەڵام بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستان چونکە سەرکردەکانی دموکرات و کۆمەڵە ڕوویان لە هەولێرە ڕوویان لە مەسعود بارزانێ مەرایی بۆوی دەکەن ماستاو بۆوی دەکەن و لە پژملی دەدەن بۆ مەسلەی سەر بەخۆی و بۆ مەسلەی دەوڵەتی کوردی ئەوانە بەداخەوە هاوشارەکانی خۆشم لە دیوی ڕۆژهەڵات تا ڕادەیەکی زۆر بایان داوەتەوە بەرەو ئەو بارزانی کە ئێمە هەر لە کۆنەوە توێژی ڕۆشنبیر و توێژی شۆڕژگەری بە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئانتی بارزانی مەشهور بووین و ئەو زار ئێمە قەت لە پژملمان نەداوە بۆ ئەو کارە ساتانەی کە لە ئاش بەتاڵ کرا لە ساڵی 67 و 68 کرا بەرامبەر بە سەرکردەکانمان بەرامبەر بە شۆڕژگەرەکانمان بەڕاستی دەبوو ئەوەندە وەفایان هەبێ کە 33 ساڵە لە ژێر سایە یەکێتی نیشتیمانی لە منتەقەکانی قەڵای هەولێر کۆیە و لە زەرجۆزی سلەیمانی و لە بەکرەجە ئەوانە هاواونەوە ئەو ڕۆکانە ئاوا زوو کە دەبینن یا گۆڵەی یەکێتی کەوتۆتە لێژێ ئەوان یەکێتی نیشتیمانی لە لێژیان نەما ئێستا زۆر باشە لە سای سێبەری با بڵین قیادەی تازی یەکێتی نیشتیمانی سەکێتی ئەوە کاویانی وەتەحدای با بڵین ئەو هینانەژەکە ئێستا ئەو خەڵکانی کە جەنابەت هیوادارم مەقتەعی نەبێ هیوادارم ئێمە دەبێ فێری استراتیژ بین ئێمە دەبێ فێری ئەوە بین کە بەڕاستی ئەو ڕۆکانە پێکەنینێکم بۆ دەکەیشتم لەبیر نەچێتەوە سپینە دووبارە لێم تووڕە دەبی دیسانەکانە نەسمەوە سەرخەت ئەو ڕۆکانە ئێمە دەبێ ڕۆشنبیری کورد فێریەوە کە میلەتی کورد فێریەکەم کاتە یەقین ئەو بنەماڵەیە دەیان ئیمتحانیاندا کۆماری کوردستانیان لە مەهاباد ئەو ئیمتحاندا ئاش بەتاڵیان ئیمتحاندا جەلالی و مەلایەن ئیمتحاندا قیادەمەوە قەتیان ئیمتحاندا ئیتر بەستە جێگای متمانە نەماون ئەوانە جێگای ئەوە نەماێستاش بەم مێژۆ تازی دواییە با بڵین لە دوای حکمڕانی و دامزانی هەرێمی کوردستاندا ئەوە هەرێمی کوردستانە کە جەنابەت ئەیبینی ئەوە وەزعەکەی کە جەنابەت دەبینی پاش 30 ساڵ 38 میلیارد دۆلاریان قەرز هێناوەتە سەر ئەوە بێژگە لەو هەموو عەمالەتە و بادانی لەگەڵ دژمنانی نیشتیمانیەکە ئەو بودجەیە ئەو سەرۆت و سامانەی هەرێمی کوردستان بۆچیە کە بەشکە ئەوەندەی کە ئەوان لە عایلەکەی لە فۆتۆمۆدل لەوانەی سەرف دەکەن کاکە بەشی مناڵە فەقیر ناکە کاکە هەر ئەوەندەیە ئەوە خۆ بنی دە ئاوێدانە ئەتۆ بزانە ئەوان چۆن دەژین ئەتۆ بزانە چەند قەسر و قسووریانەیە بزانە لە داڵات چەندیانەیە کوڕە کاکە یەک ئەسب لە وڵاتی ئوروپایە دەبێت شەریکەی بۆ دابنێ دەیان $1000 لە ساڵی داخە دەبێت دکتوری هەبێ ئەسپەکە دەبێت هەموو شتێکی بۆ تامینکەی دەنا ئەتۆ ئیجازەت نییە ئەسپەکە چش ینی ڕەوە ئەسپێک بۆ ئەوانی خودشتەکانی تریش کاک علی ببوورە من کاتی بەنامەکەم حوت خولێکی بەزات تێپەڕی سپاس و ستایش بۆ جەنابەت لە یادی
حوت ساڵی با بڵین شانزەی ئۆکتۆبەرە جەنابەت قسەت کرد شانزەی ئۆکتۆبەر وەکو ئەوەی جەنابەت ئاماژەت بۆ کرد ئای بۆ ئارێکە بە تێوەڵی پارتیەوە تا قەرێ قیامەت وەکو هینەڵێ کوردەڵێ کەچی ئەوان لای پارتیۆ هیچ نیە نایخوات مادام ئێوە ومادان و خەڵکی کوردستان ئێستا ئەو حقەتی بۆ دەرکەوتەوە کە بۆ جەنابەت قوربان سپاس ستایش بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست جۆگرانی عزیز تا جارێکی تر پێتان شاد دەمەوە هەموو لایەکتان بەخواست پێرم خواتان لەگەڵ بێت.